بۆی پشووی جژنی ڕەمەزانی پیرۆزەوە چاوەڕێ دەکرێت ژمارێکی زۆر گەشتیار سەردانی هەرێمی کوردستان و ناوچە گەشتیاریەکان بکەن لەگەڵ هۆشمەند سادق پامنێری کوردستان 24 لە هەولێر قسە دەکەم. هۆشمەند بەیانیت باش، جەژنت پیرۆز بێ. پێمان بڵێ کە تا ئێستا ژمارەی گەشتیار چەندە بۆ هەرێمی کوردستان؟ ئایا ژمارەیان زۆرە ئەوانی کە هاتوون یا پێشبینی دەکرێت لە دوای نان خواردنی بەیانی و لە دوای نیوەڕۆ ژمارەی گەشتیاران زیاد بکە بۆ هەرێمی کوردستان؟ سڵاو سنوورم کاتت باش، جەژنی تۆش پیرۆز بێ. لە دوێنەوە هاتنی گەشتیار وردە بۆ سنووری پارێزگای هەولێر و شارەکانی دیکە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە، بەڵام تاوەکو ئێستا داتایەک لە بەردەست نیە بڵێن ژمارە و گەشتیارانە چەندە. چاوەڕوان دەکرێت لە دووەم ڕۆژ بە دواوە سێم ڕۆژ ئیدی ژمارەکەیان ئاشکرا بکرێت، بەڵام پێشبینی دەکرێت لە سەر 200,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستان بکات، بۆی ئەوەی کەوا جەژنی ڕەمەزان سبەی لە چەند شار و شارێکی ناوەڕاست و باشووری عێراق دەست پێ دەکات. بۆیە دوای پشوەکان یان دەستپێکردنی نوێژی جەژن و نانخواردنەوانیش ڕوو بکەنە شوێنە گەشتیارەکان. ئەوەی کە ئێمە ئەمڕۆ چونێ ناو بازار و هەندێک شوێن گەڕاین یان هێشتا زوو بوو خواردنگەکان و چێشخانەکان نەکرابوونەوە، بزانین هۆکارەکەی چییە؟ ئایا هێشتا زووە یان ئەوەیە گەشتیاری کەم هاتووە؟ لەگەڵ بەڕێوەبەری گشتی گەشتوگزاری هەولێر لەبارە زیاتر قسە دەکەین. کاک لێرەم کاتت باش، بەیانی سەردانێکی لای قەڵامان کرد و هاتینە هەندێک شوێنی شەقامەکانمان کرد، وەکو پێویست خواردنگەکان نەکراونەتەوە، چێشت میوانخانەکان نەکراونەتەوە، ڕێنماییەکانی شێوە بۆ بکرێنەوە. بۆ هۆکارەکەی چی بوو؟ سەرەتا جەژنی ئێوە سەرجەم بینەرانی کوردستان 24 عزیز پیرۆز بێتین، ئەمە هەم ڕۆژتان جەژن خۆشی بێ. ئەوەی کە ئێمە ئامادەکاریمان لە بۆ کردیا و پێم وایە کە پلانەکان باشی بەڕەوە چوونە بەشێک جار زۆر لەو شوێنە بابڕێن لە چێشتخانەکان کراوە دەبن، هەرچەندە ئەوانیش پابندبوونی کۆمەڵایەتیان لە جەژندا هەیە، بەڵام بەهۆی ئەو ڕێنمایانەی کە ئێمە وەرمانگرت و پێمان داوان بەتایبەتی کە جەنابتان دەزانن کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان بێچێک لە شەدەمارەکانی کەرتی گەشت و گوزار هەژمار دەکرێتن. هەر لەو چوارچێوەشدا ئێمە داوامان لێ کرد ئەوانیش خۆش بە خۆشحاڵیەوە بە باشی بەرەو پیلاتن، بەڵام ئەوە بەبیانی زۆر زوو ڕۆیشتن، بەیانی زوو خەڵک خەریکی نوێژی جەژنە تەماشاکان دواتر لە نیوەڕۆ بۆ لاوە ئینشاءالله تا بەیانی دەبینین کە ئەو شوێنانە بە چ ئاستێک بە چ شێوازێک بە چەند بەباشی پێشوازی لە گەشتیاران دەکەن. تیمەکانی ئێمە بەردەوام خەریکی چاودێریکردنی پرۆستەکان پێم وایە کە جەژنێکی زۆر باش هەم لە ئاستی ئەمن و ئاسایش هەمش لە ئاستی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بەرەوە دەچێتی ئەمە بتوانین لە شاری هەولێر با بڵێن سەروەرێکی گەورەتر بۆ شاری هەولێر تۆمار بکەین. هەندێک لەو شوێنانەی کە پەردەستپێکان هەبوو لە ڕەمەزانە بەڵام ئێستا داخرابوون، و ئایا ئەگەر شوێنێک داواتان لێکرێت بکرێتەوە داخراوبێ سزاکەی چییە؟ زانانی ئێمە هەوڵمان نەدایە لەو چوارچێدە پەنا لە بۆ سزا بن، ئێمە هەوڵماندا لێک تێگەیشتمان هەبی لەگەڵ ئەو شوێنان خۆشبەختانە کە بەشێکی یەکجار زۆری ئەو شوێنانە هاتوون لەگەڵ ئێمە لێک تێگەشتی زۆر باشیان هەبووە، پێیان گوتین کە پابەندە بن بۆ ڕێنمانە. دوێنێ ئێمەش کۆبوونمان هەبووە لەگەڵ بەڕێز پارێزگاری هەولێر و پێشتریش لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری شارەوانی لەسەر خەت بووین بۆ ئەوەی بتوانین باشترین شێوە کارێگەری ینی پێشوازی لە گەشتیاران بکەن. دڵنیا بن لەوەی کە ئێمە ناڵن دڵی گەشتیاران گرد بگرێتن، ناڵن شوێنێک هەبێتن کە گەشتیار بۆی بڕواتن کراوە نەبێ، ناڵێن لۆدێکی گەورە لەسەر ئەو شوێنان دروست بە هەوڵدەین هاوسەنجێکی باش لە شکارەکان هەبێتن. هاوکاران داوای ئامارەکەن تا چەند گەشتیار هاتوون، پێشبینی دەکەن چەند گەشتیار بێت؟ ئێمە کێشەمان لەگەڵ ئامار ئێمە دەمانەوێت ڕاست و دروست بن. پێشتر میدیاکار ماشەوەی جەنابەت بۆ دەستگایکی معتەبەری وەکو کوردستان 20 باشتر وایە ئامارەکان دقیق بن بۆ چاوەڕوانمان کە لە ڕۆژانی داهاتوو بە داتاری زۆر ڕاست و دروستان پێ دەڵێن با نەکەوینە هەڵەوە، بەڵام دڵنیاتان دەکەم بۆ ژمارەی گەشتیاران لە ئاستێکی باشدا وەک جەنابیشت ئاماژەت پێدا بەیانی لە هەندێک شوێن ناوڕاست و خواری عێراق دەبێتە جەژن، بۆیە بابەیەک و چاوەڕوان بین لە دواتر بە شێوازێکی فەرمی ئەو ئامارانە بەوەی خۆشەویست ڕادەگەێنین. ئامادەکانتان بۆ پێشوازی لە چەند گەشتیار کردووە؟ بە دڵنیاییەوە ئێمە توانامان هەیە لەسەرەوەی 100,000 گەشتیار با بڵێن لە خۆ بگرین، چ لە ئاستی میوانخانە و هۆتێلەکان، چ لە ئاستی شارش بەڕاستی، چ وەکو با بڵێن چێشتخانەکان، هەروەها ئەو شوێنە گەشتیارانەی کە لە دەرەوە شار هەن. لەبیرتان نەچی ئێمە ئەو ساڵ نەورۆزمان بەپڕی نەکرد بەهۆی مانجی ڕەمەزانی پیرۆز، بۆیە پێشبینی دەکرێتن جەژنی ڕەمەزانی پیرۆز جارێکتر با بڵێن بەرگێکی نەورۆز و بەهاری بەخۆی بپۆشێتن و دەرەوەی شاریش قەرەباڵغی لە خۆ بگرێت. ئینشاءالله لەسەرەوەی 100,000 گەشتیار چاوەڕوانین. زۆر سپاس. سپاس. سنوور وەکو ئاماژەی پێدا لەبەرەوەی
ماوەی بڵێن جژنی نەورۆز لەگەڵ ڕەمەزان زۆر نزیک بوو بەیەکەوە کەشوهەواش لە گونجاو نەبوو هاوڵاتیان کەمتر چونەتە دەرەوە بۆیە ئەم جژنی ڕەمەزانە پێشبینی دەکرێت کە هاوڵاتێکی زۆر هەم بچنە شوێنە گەشتیارەکان هەمیش هاوڵات گەشتیارێکی زۆر لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە بێنە هەولێر و بچنە شوێنە گەشتیارەکان زیاتر ئەو گەشتیارانەی کە لەم جژنە دێن دەچنە شوێنە گەشتیارەکان لە بەر کەشوهەوا بەرزبوونەوەی پلەکانی گەرما و بۆ بینینی دیمەنەکانی شوێنە گەشتیارەکان زۆر باشە هۆشمەند سادق لە هەولێر لەگەڵم بووی سپاس.